پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مناڵە ئەزیزەکان پەپوولە جوانەکان بەرنامەیەکتان ئەم جارە پێشکەش دەکەین لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی بەرنامەکە لە چەند بڕگەیەک پێکاتووە پرسیار و وەڵام وتەی بە پێز وتەی بە سوود و هەروەها لە هەموو بەرنامەیەک گۆرانێکی خۆشتان لەلایەن قوتابێکی بەهرەمەندی دەنگخۆشەوە پێشکەش دەکەین. ئێستا بەرنامەکەمان دەست پێ دەکا یەکەم بڕگەی بە ناوی پرسیار و وەڵام لە گروپی ئەی و گروپی بی دەست پێ دەکەین. پرسیاری یەکەممان بۆ گروپی ئەی ئاو هەوای کوردستان بەگشتی لە زستاندا ساردا گەرمە سارد و باراناویە گەرم و وشکە لە زستاندا ساردا گەرمە سارد و باراناویە گەرم و وشکە سارد و باراناویە زۆر تەواوە دەست خۆش گروپی ئەی پێنج نمرەیان وەرگرت. ئێستا دەچین بۆ لای گروپی بی شارێکی کوردستانە بەرکی میابارانی ڕژێمی بەعس کەوتووە هەڵەبجە هەولێر دوهۆک یان سلەیمانی هەڵەبجە دەست خۆش تەواوە ئەمانی بوون بە خاوەن پێنج نمرە. پرسیاری دووەمان بۆ گروپی ئەی لە ساڵی 1784 زاینی شاری سلەیمانی لەلایەن مەلیک مەحموود ئیبراهیم پاشای بابان پاشای سۆمەری پاشای گوتیەکان دروست کراوە. ئیبراهیم پاشای بابان دەست خۆش ئافەری زۆر تەواوە. گروپی ئەی بوون بە خاوەن پێنج نمرەی دیکە واتە بوون بە خاوەنی دە نمرە. ئێستا پرسیارمان بۆ گروپی بی چ شارەکە هۆلاکۆ نەیتوانی داگیری بکە واتە بە شاری هۆلاکۆش چێن ناسراوە یاخود هۆلاکۆ بەزێر ناسراوە هەولێر ڕەواندووس سلەیمانی ئامێدی بە شاری هۆلاکۆ بەزێن ناسراوە. هەولێر ڕەواندز سلەیمانی ئامێدی ئاگاداری ماوە بن. ماوەکەتان زۆر کەم ماوە. هەولێر ئافەری هەولێر دەست خۆش دەست خۆش ئەوانیش بوون بە خاوەن پێنج نمرەی تر واتە نمرەکانیان بوو بە دە نمرە. دوا پرسیارمان بۆ گروپی ئەی شوێنی هەڵگرتن و ئاسەواری دێرینی گەلانی سەر ئەم زەمینە چی پێ دەڵێن؟ مۆزەخانە قوتابخانە نەخۆشخانە یاخود مزگەوت واتە هەموو گەلێک با تێتان باش تێبگەن هەموو گەلێک دابوونەری توشتی کۆنی خۆی هەیە ئەو شتانە کە هەڵدەگیرێن لەکوێ هەڵدەگیرێن بۆ ئەوەی نەوەکانی تازە پێی ئاشنا بن بزانن ڕابردوویان یاخود باب و باپیرانیان چی هەبوو چی دروست کردیە ئەم شتانە لەکوێ
پارێزگاری لێ دەکرێت لەکوێ هەڵدەگیرێت چی پێ دەرێن مۆزەخانە قوتابخانە نەخۆشخانە یاخود مزگەوت مۆزەخانە دەست خۆش مۆزەخانە تەواو بوون بە خاوەنی 5 خاڵی تر واتە بوون بە خاوەنی 15 خاڵ گروپی ئەی ئێستا پرسیارمان بۆ گروپی بی دەڵێ چەکێکی سەربازیە چەکێکی سەربازیە بۆ کوشتن و کەم ئەندامبوون بۆ مرۆڤ دروستکراوە چەکێکی سەربازیە بۆ کوشتن و کەم ئەندامبوونی مرۆڤ دروستکراوە ئەم چەکە پێی دەڵێن چی پێ دەڵێن مین ئۆتۆمۆبیل یاخود فڕۆکە یاخود دەبابە یاخود تانک مین دەست خۆش بین ئافرین ئەوانی بوون بە خاوەنی 15 خاڵ واتە هەردوو گروپ سەرکەوتوو بوون هەر یەکەیان پرسیارەکانیان زانی هەر یەکە و بوون بە خاوەنی 15 نمرە دەستان خۆش بی چەپڵە بۆ خۆتان هەردوو لا لێ بدەن چەپڵیان بۆ هەردوو لا سەرکەوتوو بوون دەست خۆش بۆ قوتابی بەڕێزەکان و خۆشەویستەکان مناڵە عەزیزەکان ئێستا دەچین بۆ بڕگەی دووەمی بەرنامەکە بڕگەی دووەمی بەرنامەکەمان گۆرانیەکە گۆرانێکی فۆلکلۆریە بە ناوی بووکانێ و بە سەرپەرشتی مامۆستا کوردۆبابان لەلایەن قوتابیانی قوتابخانەی کلێڤەرەوە پێشکەش دەکرێت
بووکمان چەندە جوانە بووچێ بووکانە بووکانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ بەڵای وەک چێنارە بووچێ چەند ناسک و نازدارە بووچێ بەڵای وەک چێنارە بووچێ چەند ناسک و نازدارە بووچێ گوڵی نەوبەهارە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ گوڵی نەوبەهارە بووچێ بووکمان چەندە جوانە بووکانە بووکانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ بووکانە بووکانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ شازادەی جوانانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ شازادەی جوانانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ بووکانە بووکانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ بووکانە بووکانە بووچێ بووکمان چەندە جوانە بووچێ ئافرین ئافرین دەنگتان خۆش ناڵە جوانەکان ئافرین ئافرین بۆ ئێوە گۆرانێکی فۆلکلۆری خۆشی قەدیم بەڕاستی من زۆرم دیوە بووکانێ ئەوە بووچیان گواستۆتەوە ئاوێنەیەک بە پشتەوە هێواش ڕۆشتن بووکانە بووکانە بووچێ زۆر شتێکی خۆش بوو دەستان خۆش دەستان خۆش مناڵە جوانەکان دەستان خۆش مناڵە جوانەکان بەڕاستی گۆرانێکی زۆر خۆش بوو پەپوو لە جوانەکەت ناو چییە؟ شەهد شەهید لە پۆلی چەندی؟ لە پۆلیسێ بووم دەرچم بۆ پۆلی 4 ئەی دەستت خۆش بی مناڵە ئازیزەکان هەر دەنگ خۆش بی ئەدیەت و ناوت چییە گوڵە جوانەکەم؟ هەریات حەسیب عەبدوڵڵا هەریاس حەسەن عەبدوڵڵا تۆ پۆلی چەندی؟ پۆلی شەشی پۆلی شەشی دەست خۆش دەستان خۆش هەر دەنگ خۆش بن ئەو قورگە زێڕینانە هەر تەمەندرێژ بن ئەدیەت و خاتون لابە قەهار لا بە قەهار پۆلی چەندی؟ سێ دەمە 4 دەست خۆش دەست خۆش لاڤەخان ئەدی ئەتو خاتون ئیلیان هێمن ئلیان هێمن ئەتو پۆلی چەندی؟ لە 6 بووم دەرچم بۆ 7 ئەی دەست خۆش بی دەست خۆش بی ئافرین دەنگ خۆش دەستان خۆش مناڵە جوانەکان ئەدێت و ناوت چییە خاتون؟ هێشوو هۆشنگ پۆلی چەندیەت و؟ 5 بووم بوومە 6 ئافرین 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 هەر تەمەندرێژ بی ئەتو خاتون پۆلی چەندی؟ شانیا کاروان بوومە پۆلی 6 پۆلی شەش ئافرین دەنگ خۆش دەنگ خۆش هەر تەمەندرێژ بن هەر بەردەوام بن هەر پایە بەرز بن مناڵ ئازیزەکان ئێستاش
بۆ بڕگەیەشتری بەرنامەکەمان بە ناوی قسەی بەسوود کە بە زمانی ئینگلیزی و بە زمانی کوردی پێشکەش دەکرێت لەلایەن مناڵی بەهرەمەند هێشوو. When you find the person which makes you happy, never ever let him go. واتە ئەگەر ئەو کەسە دیتەوە کە دڵخۆشت دەکات هەرگیز لێ مەگەڕێت بڕوات. زۆر تەواوە، زۆر ڕاستە. زۆر دایکێ زۆر باوکەیە کە لە مناڵەکەی عاجز بووە یاخود مناڵەکەی تووڕە کردووە، مناڵەکەی سەری خۆی هەڵگرتووە و ڕۆیشتووە بۆ شوێنێک، باوکەکە لە داخان وەزجیدایە 100 جار گوتیۆتی بریا دڵی مناڵەکەم نشکان باە. People usually change about 2 reasons. First, if they have learned a lot or they have hurted a lot. واتە خەڵک بە دوو هۆکار دەگۆڕن. یەکەمیان ئەگەر زۆر ئازار درابن یا خودیش زۆر فێر بووبن. هەر گەلێک ئەگەر بیانەوێ جینۆسایدی بکەن هەوڵ دەدا زۆر فێربی، هەوڵ دەدا کە لەو ئازارەی کە لەو ئەو دوژمنەدەیدا دەیەوێ ڕزگاری بیتن. وایە یاخود گەلێک کە زۆر فێربوون کە زۆر گەڕان بە شوێنێک بە زانایی فێربوون ئەو گەلە دەیەوێت زۆر شت فێر بێت و ڕزگار بێت لە دەست دوژمنەکەی. You will never have a better tomorrow if you always think about yesterday. واتە تۆ دوا ڕۆژێکی باشت نابێت ئەگەر هەموو کات بیر لە ڕابردووت بکەیتەوە. بەڵێ وایە زۆر کەسێ هەر دەڵێ باپیرم وا بوو، باوکم وا بوو، باپیرم وای کرد یاخود ئێمە واما کرد. ئەو شتە تازە ڕۆی ناگەڕێتەوە. ئێمە دەبێ هەوڵ بدەین بزانین داهاتوومان چۆن دەبی، بۆ داهاتوو هەوڵ بدەین، داهاتووی خۆمان باشکەین. First, learn the meaning what you say and then speak. واتە یەکەم جار بیرکەوە کەچی دەڵێیت دواتر قسەکانت بکە. وایە زۆر چاکە. کوردەواری خۆمان وتەیەکی هەیە دەڵێت تا پرسیارت لێ نەکرێ وەڵام مەدەرەوە، چونکە قسەی کە یەکێک قسەیکی لێ نەپرسیبی وەڵامی مەدەوە، وەڵام مەدەرەوە لە خۆتەوە. Sometimes you will never know the value of the thing until it becomes a memory. واتە هەندێک جار تۆ نازانی شتەکە چییە تاوەکو لێت دەبتا بیرۆکەیەک. زۆر شت هەیە تۆ لە سەرەتا بە سانایی وەری دەگری، بەڵام کە هات و چوویە ناو ئیشەکەی بۆت دەبیتە بیرۆکەیەک، کارێکی زۆر بەسوود دەتوانی بەرنامەیەکی زۆر چاکی لێ دروست بکەیت. زۆر سپاسی ئێوە و ئەو مناڵە چاوگەشان دەکەم کە ئەمڕۆ لەگەرمان بوون لەبەر بەرنامەیەکە.
بەڕاستی کلیپێکی جوان بوو دەنگت نەرزی قوتابی جوان ڕوئیاخان دەنگێکی خۆش من لێرە دەستخۆشی لە ستافی دەرهێنەری ئەم کلیپە دەکەم و هەروەها لە ئەو کەسەی ئاواز و شعرەکەی داناوە و هەروەها ئەو مناڵانەی کە بەشدار بوون لەم کلیپە دەستخۆشیان لێ دەکەم و هەروەها ئێستاش ئەنجامی کۆتایی ڕادەگەیەنین گروپی ئەی و گروپی بی هەردووک یەکسان بوون هەرێکی بە 15 نمرە بۆیە دەمانەوێت کە دیاریان بەسەردا بەش بکەین بەسەر ئەو مناڵە جوانانە مناڵە جوانەکان ئەمە بۆ تۆ ئەمەشیان بۆ تۆ کاکە حەمە ئەمەشیان بۆ تۆ دەستان خۆش ئافرین دەستان خۆش کاکە حەمە هەر بژین مناڵە جوانەکان ئەمەش بۆ ئێوە پەپولە جوانەکان دەست خۆش ئافرین پیرۆستان بێ مناڵە جوانەکان مناڵە زیرەکەکان دەستان خۆش پەپولە جوانەکان مناڵە خۆشەویستەکان ئەلێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان دەینین تا بەرنامەیەشتر بای بای خواحافیز خواحافیز تا بەرنامەیەشتر Mama